پەیامی ئەم هاوڵاتیانەی کە لە پشتمەوەن من وەکو شاری کفری ڕاوبۆچوونی ئەوان لەسەر ئەوەیە کە لە چەند خاڵێک پێکاتووە ئەویش وەکو خزمەتگوزاری بۆ ئەم شارە و هەلی کار بۆ ئەم شارە بەڕاستی زۆربەی گەنجەکانمان زۆریان دەرچووی پەیمانگا و زانکۆ شوێنەکانی ترن تاوەکو ئێستادا نەمەسراون جا بۆیە ئەمە وایە کردووە کە ڕێژەی بێکاری لەم شارە لە ئاسێکی ماترسیدارا بێ بەڕاستی ئەم شارە خەڵکەوای لە هاتووە ئێوەش بەرەو چۆڵبوونە ڕات جا بۆیە داواکارم لە بەرپرسان ئاوڕێکی جددی لەم شارە بدەنەوە یان شوێنە گەشتیارەکانمان هەیە وەکو بەنداوی باوەشاسوار کە شوێنێکی گەشتیاریە ئەگەر کاری تیا بکرێت بە شێوەیەکی جوان ئەتوانین لە شوێنەکانی ترشەوە سەردانی بکەن بەڵام زۆر بەداخەوە لەلایەنی بەرپرسانەوە پشتگوێ خراوە وەکو شوێنەوارەکانیش شوێنەوارمان زۆرە بەڵام زۆر بەداخەوە بۆ بەرپرسانی داری گەرمیان و بەرپرسانی ئەم شارە بە تەواتی پشتگوێ خراوە داوامان کردووە کە قایمقام بێمە پێشەوە کۆبوونەتەوە تا ئێستا قایمقام نهاتەوە بەدەم داواکارێکەمانەوە ئێمە داوامان کردووە قایمقام بێ بەڵام ئەگە قایمقام نهات تا دەشەوی تش بکە ئەوە دێن هەتا چەند داواکاریەکمان کردە هێنانی چەند بەشێکی زانکۆی گەرمیان بۆ شارەکەمان بۆی لە ڕووی ئابووریەوە بگەشێتەوە هەتاکو دروستکردنی حەدیقەیەکی خێزانی بۆ ئافرەتەکانمان قیتاوکردنی گەڕەکەکانمان ئێمە بەگشتی ئەم خاڵانەمان کردو بەڵام تا ئێستا یەک بەرپرسی شارەکە بەدەم داواکارەکەمان و نهاتووە ئێمە هەتاکو بەرپرسی شارەکە و داواکارەکانمان جێبەجێ نەکەین هەموو شوێ ئێمە دێن ئەمەمان ئەم شوێنەمان بە گۆڕەپانی ئازادی ناو بردووە